سێم دبیتە دەهنامزەتن دموکراتان لەسەر چاودێریە ساڵەمیە پەنابەران و سیاسەتا دەرڤە گەرم و گوڕ بوو. گەلک شەرەزە باوەڕ دکن کو هێشتا داعش گەفە لەسەر ئەولەهیە جیهانی و گەلو عێراق وێ چاوەخوا بگرە دنێڤبەرە ئەمریکا و ئیرانێدا بەرسف لە جەم بالیۆزی عێراقیە لە واشنگتن. سڵاو و ڕێز و دیدین دەما خۆش دەگەڵ کورد کۆنەکشن ژێ دەنگی ئەمریکا لە واشنگتن. لای منیشەوە سڵاوم کاتەوە هەموو کاتێکتان خۆش. شەوی پێنجشەمە دووهەم مشتومڕی کاندیدەکانی دیموکراتەکان لە هیوستن تێکساس بەڕێوەچوو. لە مشتومڕەکاندا سەرنجخرایە سەر چەندین تەوەری سەرەکی سیاسەتی ئەمریکا لە ناویاندا بابەتەکانی خزمەتگوزاری تەندروستی، کۆچبەری و سیاسەتی دەرەوەیی. هەر دەبەر هەڵستە دیموکراتەکان سوور بوون لەسەر هەوڵەکانیان بۆ شکست پێدانی سەرۆک لە هەڵبژاردنەکانی داهاتوودا. بۆ یەکەم جار هەموو کاندیدە باڵەکانی دیموکراتەکان پێکەوە لە مشتومڕێکی تەنبەتەندا بەشداریان کرد کە لەلایەن کەناڵی تەلەڤیزیۆنی ABC نیوز پەخشکرا لە مشتومڕەدا بەربژارەکان دەست بەجێ دەستیان بە هێرشکردنە سەر یەکتر کرد. جۆ بایدن کە لە ئێستادا لە پێشەنگدایە بەرگری لە بەرنامەی خۆی کرد بۆ فراوانکردنی خزمەتگوزاری تەندروستی و هێرشی کردە سەر هەندێک لە بەرهەڵستە لیبراڵەکانی. ئێمە چۆن پارەی ئەمە دەدەین؟ دەمەوێت ئەم شەو گوێم لەم وەڵامە بێت. ڕخنەکەی بایدن زیاتر ڕووی لە سیناتۆری ماسەچوسێتس ئەلیزابێت وارن و سیناتۆری ڤێرمۆنت بێرنی ساندەرز بوو کە هەردووکیان پشتیوانی لە بەرنمەیەک دەکەن کە حکوومەت دابینی بکات. چۆن پارەکەی دەدەین؟ ئێمە پارەکەی لەلایەن ئەوانەوە دابین دەکەین کە زۆر لە ئاستی باڵان کە سەهرە دەوڵەمەندەکان و کۆمپانیا گەورەکان دەبێت پارە زیاتر بدەن. هەموو لێکۆڵینەوەکان نیشانی داوە کە خزمەتگوزاری بۆ هەمووان کاریگەرترین ڕێگایە لە ڕووی خەرجیەوە دابینکردنی بایەخی تەندروستی بۆ هەموو پیا و ژن و منداڵێک لە وڵاتەدا. بەشداربووانی تری مشتومڕەکانی گەرانیان لەمەڕ ئەوە دەربڕی کە دیموکراتەکان ئەوەندەی سەرقاڵی شەڕی دژی یەکترن ئەوەندە ڕوویان لە سەرۆک ترامپ نییە. باسرنج بخەینە سەر ئامانجی کۆتاییمان ئەگەر ئێمە دانڵد ترامپ لا نەبین ئەو هیچ شتێک ناهێڵێت. لەسەر ڕێبازی دەرەوەی ژمارەیەکیان بەڵێنیاندا ئەگەر هەڵبژێردران هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان دەکشێننەوە لە ناویاندا ئەلیزابێت وارنیش. ئێمە ناتوانین داوا لە لەشکری خۆمان بکەین بەردەوام بن لەسەر چارەسەرکردنی ئەم کێشانەی کە بە لەشکر چارەسەر ناکرێن. ئێمە ڕێگەی خۆمان بۆ چارەسەرکردن بە بۆمب لە ناو نابین. بایدنیش بۆ چوونی هاوشێوەی هەبوو. بەم شێوە چارەسەر ناکرێت. دووبارەی ئەەکەمەوە وا چارەسەر ناکرێت. لە مشتومڕەکەدا چەند ساتێکی توندیشی تێدا بوو. لە شوێنێکدا مشتومڕی تون لە نێوان شارەوانی ساوت بێند ئیندیانا پیت بوریجێج و وەزیری پێشووی خانوبەرە جولیان کاسترۆ لەسەر ئەوە دروست بوو کە ئایا پێویستە دیموکراتەکان بەم شێوەیە هێرش بکەنە سەر یەکتر. پاشان شارەوان بوریجێج گوتی وا لە خەڵکی دەکات بەو شێوەیە لە شتەکان بڕوانن کە تەنها خاڵی دژ بە یەکتر تۆمار دەکەن و نوقڕچک لە یەکتر دەگرن. بەڵام جولیان وەڵامی دایە و گوتی بەمە دەڵێن هەڵبژاردننی بەرای دیموکراتەکان، بەمە دەڵێن هەڵبژاردن. هەر دەبەر هەڵستەکەی شەوی پێنجشەمە لەوێ ئامادەبوون مشتومڕی داهاتویان لە ناوەڕاستی مانگیدا لەگەڵ چالاکوانی ژینگە پارێزی میلیاردێر تامستێر ئەنجام دەدەن. هەڤبەندیا بەرەبراتیە ئەمریکا کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش ژناف بریە لێ گەلک شارەزە باوەڕ دکن کو هێشتا ئەو کۆمەڵە ڕادیکال گەفەک مەزنە لەسەر ئەولەهیە جیهانی. بەری 5 ساڵان ئەمریکا بانگی لە هەفپەیمانیا نافنەتەوی کردبوو ji بۆ شەڕێ لە دژ چەکدارên تونندڕێ یەن کومەڵا ئیسلامی داعشێ لە عێراق و سووریا. ئیر و نزیکە هەموو ئەو هەرێمên داعشێ کنترۆل کردبوون ji dema ڕاگەهاندنا خلافەتاخوا ji destdane. Dema ku Daeş hêza xwe ya sereke hinda kir, hêzên nafnetewî şerê xwe li dij grûpa terorîst ku li herêmeke biçûk mabûn berdewam dike. Li bîranîna pêncan ya hevpeymaniya nafnetewî ji bo jinavbirina Daişê berpirsên bereyên Amerîka û dîplomasî wiha dibînin ku Daeş hêjî gefek e. Hêjî em li ser wê diaxivin ji ber got ji gelek aliyan ve Daişê gefek e mezin e li cîhanê. Çi ew e got berî niha me jê re digot Daişa sereke li Iraq û Sûriyeyê. Çi jî ya got em dikarin wekû berfirehbûna herêmê ya dewleta İslamî binav bikin got hêzeke mezin bi destxistiye. Hebûna hêzên Amerîkî li Sûriyê ku destpêkê ji navbirina Daişê armanca wê bû, li gor guherînên heyî bala wê ketiye ser pirsên giring yên girêdayî ewlekariya netewiya Amerîkî.
ئارمانجین ما لە سووریێ بەرفرەهن ئەم دەخوازی ئیران ژە سووریێ دەرکەبە هەتانەها ئەم دەخوازین ئەسەر لە گۆڕ پرۆسێسا جنێڤێ پێکهاتەیە دەسەڵاتەخوا بە شێوەیەکی بنگەهین بگۆڕینە و ئەم دەخوازین کارێ مەیە ژناوبرنا داعشێ بهێت پاراستن و ئەڤ یەک زێدە گرنگە هێشتا ژی بدماهی نەهاتیە. هەرچاوان بە ئیر و ئەمریکا پێشەنگی هەفپەیمانیا نافنەتەوی دکێک و هەشتێک وڵات بەشدارن. ئەو سەرەدەریەل گەل چەندین ئاستانگیان دکەن پشتیش ناوبرنا خلافەتا داعشێن وەکە ڤەگەڕینا چەکدارên بیانی و هەر وسا دیتنا چارەسەریە بوان هەرێمێنجی کۆنترۆلا داعشێ هاتنە ڕزگارکردن. هێزên Sûriya Demokratiya ku ji aliyê Amerîka ve tê piştevanîkirin dibêje nêzîkî 2000 çekdarên Daişê di destwanda hene ku ji pêncî welatên biyanî hatine. Herwiha nêzîkî 20,000 jin û 50,000 zarokên çekdarên Daişê li kempeka bi qelebalix li Bakurê Rojhilatê Sûriyê dimînin. Lê ev delîveke zêrîne bo Amerîka. Got pêşengiyê dike welatên peyman razî bike got çekdarên ji welatên wan hatin ji hêzên Sûriya Demokratîk werbigirin û cardî vegerînin. Pispor dibêjin di heman demê da ku şerê li dij Daişê li Iraqê û Sûriyê tê berdewankirin, divê çav li ser grûpên dinyên tundrê hebe ku li cihên dinyên cîhanê hebûna wan heye. Gelo çima Daeş wê gefebe li ser ewlehiya cîhanê. Hêza wê di çi de ye? Di îdeolojiya wê ya tundrew de ye yan jî nebûna ciddiyeta bersivdana cîhanê ji bo yekcarî wê komalê nehêlin? Dr. Muhammed Salihzade lêkoler û berpirsê senterê Minato yê lêkolînan ji Helsinkî Finland bimire ye. Dr. gelek spas bo demê te pisyara me ewa çima Daeş wê gefe bimîne li ser ewlehiya cîhanê. Silav rêz ji bîner û bîseriyê were. Diyara Daeş bîrokeyekî bes çekdarî û nizamî û eskerî niye. Bîrokeyekî ayînîş e. Daeş li barî nizamiye we li barî eskeriyê we şikestekî gewreyê xwardiwe ke hîç navçeyekî cugrafiyayî li Iraq û li Sûriya ya ku we xweyan dilan Beledû Şam ya Levant nemawetewe. Belam li barê ayîniye we em grûpe têk neşkawe. Em ji geretewê bo navçeke. Li navçeke de bîrokey ayînî İslamî tundrew her roj peredestêne. Nimûne bo nimûne li Başûrê Kurdistan de dem mizgewt û dem melayek tundrew heye که ئانالیز و شیکردنەوەی زۆر توندڕەوانە و داعشیانە لەسەر دین دەکا لە ڕۆژهەڵاتی کوردستان هەروە زۆر حکوومەت هەیە لە ناوچەکەدا وەکو تورکیا و ئێران و ئەمانە کە بیرۆکەی ئیسلامی سیاسی توندڕە و پەرە پێدەدەن عەرەبستانی سەعودی پارەیەکی زۆر بەوەمە تەرخان دەکا واتە جناعەکانی شیعی و سونی لە سیباق و لە مسابقەیەکدان لە چێبەرچەیەکی نابەرابەردان بۆ پەرەپێدانی ئیسلامیزمی شیعی و سونی مەسەلێکی تر هەیە لە ئەوروپادا چۆن توانیان قدرەتی کاتۆلیک و کلیسا کەم بکەنەوە ڕەنێسانسیان کرد ئەگینا خۆ بەخۆشی خۆی کلیسا نەبوو خەڵکی بیرمەند و بەتوانا و سیستەمە پێشڕەوەکان ڕێیان نەدا هێز و بیرۆکەی توندڕەوی مەسیحی پەرەبستێنێ بەڵام ئێستا لە کوردستاندا هەموو ئەوانە بە باوەشێکی گەرمەوە پەزیرایان لێ دەکەن لە ڕقابەت لەگەڵ یەکتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەروە لە سووریادا هەروە لە تورکیادا واتە یەکەم شت دەبێت ڕێنەسانسێکی فکری لە دینی ئیسلامدا بکرێتەوە دکتۆر کەواتە هێزاوێت ئایدۆلۆژیاوەیە ڕادیکالدایە باشە چما ئەو لە هەرێمە وکوتە گوتی لێ هەرێمی گەلک ئاکتیڤن گەلک ئەو هێزا بەرەو خوردبوونی دچا چما لە جیهانێ چما لە وڵاتین دین وەکە ئەمریکا و ئەوروپا وێوانە وەکا گەفێ لەسەر ئەو لە هەیە خۆیان نیشتیمانی دابنین ڕاست دەڵێن ئێستا یەک ناوەندێکی لێکۆڵینەوەی ئێوڕۆپۆل لێکۆڵینەوەیەکی بە زمانی ئینگلیسی کردووە لە ئینتەرنێتدا هەیە من خۆشم کۆلۆمنم لەسەر نووسی لەمە بە فینلاندی لێرەدا دەڵێت زۆرتری ترۆرەکان ترۆری ئیسلامی سیاسی و توندڕە و داعش و گروپانی نزیک بەوان بوون وڵاتێکی چکۆڵی وەکو فینلەندا کە زیاتر کەمتر لە 100,000 مسلمانی ئیسمیشی لێیە نزیک لە 500 کەسی توندڕەوی ئیسلامی کە پەیوەندیان لەگەڵ گروپە توندڕەوەکان هەیە لە زینداندان نزیک لە 400 نەفەر لەژێر چاودێریدان لە دەرەوەدا کە ئەمانە پێیان دەڵم بۆمبی تەوقیت کراو مەسەلەیەکی تر کردنەوەی هەڕەشەکانی تورکیا بۆ کردنەوەی ڕێگا بۆ داعشیانەی کە لە ناوچەکەدان یا بۆ پەنابەرانەی کە ئەگەر
لە سووریادا بەسەرە ناکۆچێکی زیاتر ڕوو بدا و ئەو کەمپی ئەلهول و ئەمانە بکەونە خەتەرەوە ئەمانە هەموو دەینە ئەوروپا لە ئەوروپا چارەسەریان بۆ کردو بە زیندانیکردنیان بە تربیەتکردن و پەروەردەکردنی نوێیان لە هەر شوێنێکدا ببینی کاڕەشا هەیە لە ناوچەکەیاندا یا پەیامێکی توندڕە و دەدەن دایانگرن بەڵام تەنیا ئەمە ڕێگای ئەسلی چارەسەرکردنی ئەو مەسەلەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناودڵی مسلمانانە بۆیە خەتەری ئەمە هەیە لە هەگەڵ هاتنی پەنابەرەکان ئیسلامیستی توندڕە و زۆر هاتووە پێشبینی دەکەن تایبەتی یەکەتی ئەوروپا پێشبینی دەکا ئەمانە لە داهاتوودا چاوەڕوانی پەیامێکن کە ئەوروپا بکەنە گۆڕەپانێکی شەڕ و تەقینەوە. دکتۆر باشە ئەگەر وەسا ئەف کۆمەڵە وەسا خەتەر بە لەسەر دنیای لەسەر جیهانی چما وڵات گەلک خەڵک گەلک لایەن ژکیمانین ئۆلین وەکە کریستیان و ئیزدیان و کەسین دین و نەدیگەل باوەرن مسلمانان جوانە دەخوازن وڵاتین خۆدا بمینن یعنی ئەستی ناگەهم یعنی گەرەك پاراستناوان هەبە ئەگەر نا بەرنەبێژن ئەوەندە خەتەرن و ئەوەندە بهێزن و وێ بکارن بینین ئێزدیەکان بینینە بەرچاومان و بەهاییەکان لە ئێراندا ئێزدیەکان نزیک لە 1970 دانەوە کوردخواان دەڵم فەرمانیان بەسەردا هاتووە خۆمانە هەمویان داعش نەبوون ئەمە بیرۆکەی توندڕەوی ئیسلامی بوون بەر لە داعشیش واتە لە دینی ئیسلامدا تعبیری پێشکەوتووی مۆدێرن دەبێ بکرێ لە دینی ئیسلامدا لە ئێراندا نمونەی زۆر بە بینی ومانن سۆهروەردیەکان و ئەوانی تر لە عێراقیشدا لە باشوور بۆ نمونونەکە کوردەکان دەزان خەڵکانێکی وەک مەلا سامان و ئەمانە بێنە پێشەوە کە تعبیرێکی پۆزیتیڤ لە دین بکەن تعبیرێکی جوان لە دین بکەن ئەمەیە دین ئەگیناوە 1500 ساڵ بێت چۆن تعبیرراوە زۆر غەڵەت بووە بە هەر شێوەیە مەسەلەیەکی تر لە ئێراندا مەسەلەن بەهاییەکان وەزیان چۆنە لەژێر محمد داخوازە لێبوورین کەم ئەسیدارن دەمەگریمە ها بە بکاری بەحسی بکەن لێ نەها دەمی منەما دکتۆر محەممەد ساڵ هەزاردا لێ کۆلەر و بەرپرسێ سنتەرێ میناتۆ یێ لێکۆلینان لە هەلسنکی فەلەند بە دەنگی ئەمریکا ڕابوو گەلک سپاس جوارە لە کۆڕێکی ئەتلانتیک کاونسل لە واشنگتن تایبەت بوو بە پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و عێراق بابەتی ئێران باڵی کێشا بەسەر کۆڕەکەدا باڵێزی عێراق لە ئەمریکا فەرید یاسین لەو کۆڕەدا بەشدار بوو و بە دەنگی ئەمریکای ڕاگەیاند عێراق نابێت بە بەشێک لە کێشەکانی نێوان ئەمریکا و ئێران یەحیا بەرزنجی لەو کۆڕە ئامادە بوو. لەگەڵ ناکۆچیەکانی بەرپرسانی بەغدا لەگەڵ واشنگتن لەسەر قەیرانەکانی نێوان ئەمریکا و ئێران چۆن عێراق دەتوانێت خۆی لە نێو دوو هاوپەیماندا بپارێزێ باڵێزی عێراق لە واشنگتن دەیەوێت ئەو پەیامە بگەێنێت دوای شەڕی داعش و شەڕ و شۆری چەند ساڵە عێراق پێویستی بە ئاشتی و ئاوەدانکردنەوەیە. دەربارەی باسوخواسی پەیوەندیەکانمان لەگەڵ ئەمریکادا لە دانیشتنمدا لەگەڵ هادی عامری وەزیری گواستنەوە و بەرپرسی هەموو هێزەکانی هەشت پەیامەکەی لەو ڕۆ زۆر ڕوون بوو دەمانەوەی هاوبەشیمان لەگەڵ ئەمریکادا هەبێت بەڵام بەمەرج لەسەر حسابی سەروەری عێراق نەبێت و عێراق نەبێتە پاشکۆی ئەمریکا هەرچێک بڵێن ئێمە دوایم کەوین. زۆرێک دەیانەوێ ئەو دڵنیاییە لە بەرپرسەکانی عێراق ببیستن لە هەبوونی میلیشکایەکی زۆر و نزیک لە ئێران چۆن دەتوانن ئاسایش بۆ کۆمپانیا ئەمریکایەکان مسۆگەر بکەن ئەگەر بیانەوەیە لە هەڵمەتی ئاوەدانکردنەوەی عێراق بەشدار بن. ئەگەر کۆمپانیەکانی وەبەرهەمێنانی ئەمریکایی بێن بۆ عێراق خەڵکی عێراق بەرگریان لێ دەکات کە ببینن کاریگەری ئەو پرۆژانە لەسەر ژیانی ئەوان ئەو هێزە ئەمریکایانی بۆ مەشق و ڕاهێنان لە عێراقن لەو دەمەی کە هاتوون یەک قوربانیشان نەبووە مەگەر لە شەڕی داعشدا واتە خەڵکی عێراق زیانی پێنەگەیاندون خەڵک و حکومەتیش دەخوازن کارداری ئەمریکایی بێتە ناو عێراقەوە. بەڵام هەر کۆمپانیەکی بیانی سەرڕای مسۆگەرکردنی کەشێکی ئاسایشی بەداوە گرنگە یاسای وەبەرهێنانی ئەو وڵاتەشی بەداوە گرنگترە بۆ پاراستنی مافەکانی کە هێشتا ئەو یاسای لە عێراق لەدایک نەبووە. ژینگەی وەبەرهەمهێنان لە عێراق لەلایەن حکومەتەوە خواستێکی نەشاراوە هەیە بۆ چاکردنی ئەو ژینگەیە واشی لێ بکەین زیاتر سەرنجڕاکێش بێت بۆ ڕاکێشانی سەرنجی وەبەرهێن و کۆمپانیا بیانیەکان مانگێکە پرۆژە یاسایەک بۆ چاکردنی ژینگەی وەبەرهێنان لە عێراق ئامادەکراوە. حەشدی شعبی لەسەر وەختی شەڕی داعش وەک بەرپرسانی عێراقی باسیەکەن کاریگەریان هەبوو و ڕۆڵیان نادیدە ناکرێت بەڵام لە ئەگەری فراوانبوونی بارگەژی نێوان ئەمریکا و ئێران ئایا دەشێ حەشدی شعبی بتوانێت بێلایەن بێت؟
ئێمە وەکو حکومەتی عێراقی دەمانەوێت پارێزگاری لە پەیوەندیەکانمان بکەین لەگەڵ ئەمریکا. بە تایبەتی کاریگەریان هەبووە لە کۆتایی هێنان بە مەترسیەکانی داعش بۆ سەر عێراق. بەڵام لەگەڵ ئێرانی دراوسێشماندا پەیوەندێکی مێژووی و کۆمەڵایەتی و سنوورێکی بەرفراوانمان لەگەڵیاندا هەیە. ناتوانین بە هیچ شتێ بیگۆڕینەوە. پێوەریش لە نێو ئەو پەیوەندیانە بەرژەوەندی عێراقە. ناشبینە لایەنێکی شەڕ لە دژی لایەکی دیکە. هێشتا چارەنووسی قەیرانەکانی نێوان ئەمریکا و ئێران ڕوون نییە بەرەو چۆڕوات. بەرپرسەکانی عێراق لە نێوان بەرداشی ئەو ململانیانەدا بێلایەنیان هەڵبژاردووە. بەڵام ئایا پریشکی ئەو ئاگریان بەردەکەوێت؟ یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن. و پلانەکان و یا حکومەتە عێراقی ئەوە کوردان ڕاکێشن ناوپارتین سیاسیین شیعە ji بووی مەبەسیژی چەندین نامەد لە پارێزگەها دیالە ئاواکردن. یەکێک لە ڕێبەرە کوردەکانی پارتە عێراقیەکانیش دەڵێت هێزێکی 5,000 کەسی بۆ کوردەکانی دیالە دروست دەکرێت. ئێرە بارەگای حیزبی ئەمانەیە لە خانەقین کە ماوەی چەند مانگێکە ئەم بارەگایە کراوەتەوە و سەرجەم ئەندامەکانی کوردن. لوقمان باجەڵان کەسی یەکەمی حیزبەکەیە لە دیالە بانگەشەی دروستکردنی هێزێکی 5,000 کەسی لە دانیشتوانی پارێزگاکە دەکات. واللهی بەلە مانگێک ئەمین ئام ئەمری پێمان کرد وتی قووەتێک ئەمنی دروستکەن لە 1000 تا 5,000 کەس لەبەرەوە ئەمان دیالە چونکە ئێمە وەک حەزب کە مدیر مەکتەب دیالە و حزبی یعنی عام دیالەین بۆمان هەیە تەشکیلیکردن لە دیالە. حزبی ئەمانە حزبێکی عێراقی شیعیە بەشێک لە هێزە کوردیەکان پێیان وایە ئەمە هەوڵێکی نوێیە بۆ ڕاکێشانی کوردانی ناوچە کێشە لەسەرەکان بەلای بەغدا و دوورخستنەوەیان لە کورد. دەرخستەی قومیەتی خۆی دەرەکات بۆ خەڵک دوای ئەوەیشە لەوە ئەگەر لە قومیەتێکی ترەوە وجهە نەزەرێک هەبێت بتوانێت نزیکتری کاتەوە لەبەرەوە تعاملی لەگەڵ عەرەبە زۆرتر ئەبێت دوایی بۆ کوردەکانیش باشترە کەسێکی کورد لەم ناوچانەیە تێگەشتوتر بێت لەگەڵیانە. بارەگای حیزبە نوێیەکە جمەی دێت لە گەنج کە زۆرێک لەو گەنجانە خوازیاری دامەزراندنن. بەرپرسە کوردەکەی حیزبی ئەمانەش دەڵێت تا ئێستا 500 کەسیان بۆ هێزە تازەکەیان ناونووس کردووە. بەس دوای ئەوە کە تەشکیلمان کرد قایمەکە ئەچێتە کوێ ئەچێتە سەر وەزارەی دیفاع لە سەر وەزارەی دیفاع موافقەتێن و تەشکیلی ئەمنەکان کەندی فەوجە تەشکیلەکەن مەسە فەوجە لە جەلەولا دانین یەکێ لە سعدیە دانین مەسەلەن دیالە دانین قەرەتەبە دانین خانەقین دانین هەموو شتێ تەوزیعکەین. هەوڵدانی عێراق بۆ ڕێخستنەوەی کوردانی ناوچە کێشە لەسەرەکان لە چوارچێوەی حیزبە عێراقیەکان لە کاتێکدایە کورد بەغدا بە هەوڵدان بۆ لاوازکردنی پێگەی لەو ناوچانە تۆمەتبار دەکات. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، پارێزگای دیالە. یەکەم نەخۆشخانەی دڵ و چاو لە هەرێمی جەزیرە لە شاری قامشلۆ دەکرێتەوە. دیارە پرسا هەری مەزنە نەخۆشخانەی نەبوونە پزیشکن چاوایە. نه دکتۆرên پسپۆر ئێدل و قەستەرە جوان 3 دکتۆر 24 ساعتا لە نەخۆشخانەیەنە و 102 کادرۆیên پزیشکی و خزمەتگوزاری لە نەخۆشخانەیە دمینن. دکتۆر محەممەد علی عەبدێ رێڤەبرێ پزیشکیە نەخۆشخانەیەش دەنگی ئەمریکارە ئەڤێک ئانی زمان و دەبێژە نەخۆشخانە 24 ساعتان دەریێوێ لەبەر نەخۆشان vekiriye. دکتۆر محەممەد علی عەبدێ دیار دکە گۆوان 2000 عملیاتên قەستەرەش 800 کەسیرە دانینە. عملية قسطرة دبيجن أنجامنا قلكي باش مدانا شغلي 800 نخش إيجو علاج خبرنا يعني راسور شبكة مجوار دانينا پشتی 7 ماهان گۆ نەخۆشخانە دەریە خۆ بەر نەخۆشان vekiriye هین بەشێ چاو ئاکتیڤ نەبوویە تەوی گۆ بە هەموو ئالاڤ و تەکنیکا پێویست ئامادەیە. لێ مخابن يعني دكتوري حسكي ما دعوت كرن إقامشتو ما دعوت كرن جدوري 20 دكتورة 3 دكتور هاتبون برسكريك أنا دكتورة أي حرتشتي ما وقنا خوشخانة حاضرة نها ئامادەکارن باش بۆ چێکردنا عملیاتن vekirina dil nexweşxaneyê têkirin û di demeke nêzik de dê hazir bibe. دکتۆر محەممەد علی ئەv yek diyar kir got dê alîkariyeke baş beş بۆ nexweşên dil ên Bakurû û jilatî Sûriyayê bi tevahî. أو بشي وري بكرن بشي جراح خل نشتري هدية دل يعني وري بكرن بيجومان وبشكي مازن برسكريكين خلكين نخشيما وإيش على سر كرن نشتيف لاقو نخش هري شامي هري حلبي هري باشوري كردستاني والبرش على سر
جبلی آنینا آلاوین تایبەت ئێن بۆ عملیاتن vekirina dil kermo ji dengê Amerîka re ragihand got wan ekîpeke nexweşxaneyê şandine derve da ku perwerdeya pisporane di vî warî de bibînin. Li gorî rêveberên nexweşxaneyê goneha beşeke nû li dervayê hewşa nexweşxaneyê navendeke taybet ya dermankirina nexweşiyên penceşêrê tê avakirin. Di wê navendê de wê alavên MRI û CT skan lê bicih bibin. Ji seranserî herêmên Bakur û Rojhilatê Sûriyayê nexweş berê xwe didin vê nexweşxaneyê. Casim miroveke ji bajarê Serîna Girêdayî Kûpaniyê ye got bi nexweşekî re hatiye nexweşxaneyê. Kêfxweşiya xwe anî ziman û ji dengê Amerîka re got gelekî li nexweşê wan miqate ne û danûstandina wan pir baş e û di heman demê de jî bi pereyên pir kêm ew nexweşê xwe derman dikin. في شيء واضح يعني شيء واضح يعني كثير من المشاكل gelekî diyar e ew cudahî gelekî diyar e gelek ji nexweşxanan bi awayekî normal guhdanê bi nexweşan dikin lê li vir diyar e guhdaneke zêdetir bi nexweşan heye. Li gorî şopînerên rewşa tenduristiyê got nexweşên goberê xwe didan Şama paytext ji bo çêkirina emeliyatên qestara û toreyên firehkirina damarên dil pir kêm bûne. Her wisa dibe got nexweşên dil bi yekcarî berê xwe hew bidin Şamê û li Qamişloyê bêne dermankirin. Zana Umer dengê Amerîka Qamişlo. خانمین ژینگە پاریز لە پارێزگەها هەڵەبجە دەستدایە درۆنا تورکین قۆماش بە خوڕایژی دەدەن خەڵکێ. ئەو ژینگە پارێزانە بۆیە ئەم کارە دەکەن تاکو و خەڵکی لە بری بەکارهێنانی زەرفی نایلۆن ئەم تورەکانە بەکاربهێنن و فڕێ نەدەن. وێنەی سەر تورەکەکانیان جیاوازن. هەندێکیان بە بۆیە و هەندێکیان بەکاری چنین هێما وێنەی ژینگەیی لەسەر دروست دەکەن. بەڵام یەکامانجیان هەیە ئەویش پاراستنی ژینگە و هاندانی خەڵکە بۆ بەکارهێنانی تورەکە لە بری عەلاگەی نایلۆن. ڕێکخراوی نوێ بۆ پاراستنی ژینگە و ژنان لە ئێستادا سەرقاڵی دروستکردنی 1000 تورەکەی پەڕۆیە و دەیەوێت خەڵکی لەسەر بەکارهێنانی هان بدات. لە مەرحەلەیەکەما تەنها بۆ شاری هەڵەبجێ بەڵام ئەگەر پرۆژەکە گەورە بکرێت بجێکی زیاتر لە بەردەست تابێ ئێمە ئەتوانی ژمارەیەکی زیاتر تورەکە بۆ دەرەوە و بۆ شارەکانی تریش ئامادە بکەین. ژنانی ئاوارە و ژنانی هەڵەبجە بەشداری پرۆژەکەن وە خۆیان دەڵێن ژینگە بابەتێکە پەیوەستە بە ژیانی تاکەکانەوە. بە 3 زمان لەسەر تورەکەکان نووسیویانە هەڵەبجە دۆستی ژینگەیە و دەشخوازن خەڵک تورەکەکانیان بەکاربهێنن. لە ڕاستیدا یەکێک لە کیسەکان زۆرمان لێ دروست کردووە ئەمەش بە مەبەستی پاکردنەوەی ژینگە لە پیسبوون لەبەرەوەی ئێمە دەبینین کە ژینگەی هەرێمی کوردستان و تەواوی عراقیش ڕۆژ بە ڕۆژ خراپتر و پیسر دەبێت. من يوم بعد يوم بدها تزداد أكثر. هر داني كان ري هناك مع نسر كيشاوكا جزارج للجنجاكا لم تورا كان بس زمان نسمع نسيو بعربي وكردي وإنجليزي بوي هم أو كساني كبينيان شو كرد بيت وعربي بيت إنجليزي بكتبكا بس يا متشي لم تورا كان كذا باش ما كردوا ليرة بس لواكي كبو براسني جنجو وزد مادي ليلون وبلاستيك بينين. دوای تەواوکردنی تورەکەکان بەرەو بازار بەڕێکەوتن بەسەر خەڵکیاندا دابەش کرد بەشەیەک لە خەڵکیش عەلاگەکانیان لابرد و تورەکەکانیان بەکارهێنا وە خۆشیان وتیان پشتیوانی هەڵمەتەکەیان دەکەن. هیوادارم سەرکەوتوو بن دەستخۆشی لەو ڕێکخراوەیە کە من بەبیرم یە کاتی خۆی زەرفی عەلاگە هەر نەبووە یا زەرفی کاغەز بۆ یا لە لادەکانە لە تورەکەی بەم شێوەی ئیسا خەڵک شتی گواستێتەوە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی کرد. هیوادارم ئیسەی ئەم عەلاگە و سفرە نایلۆن و شتە هەر نەمێنێ ڕەبزیکەن لەجێ ئەو شتانە دەستخۆشیتان لێ یەکەم کە ئەم تورەکەیەتان دروست کرد. ڕێکخراوەکە تورەکەکانی بەبێ بەرامبەر دابەش کرد خوازیار بوون هاوکاری بکرێن بۆ ئەوەی وەک کارگەیە کار بکەن و هەم هاوکاری پاراستنی ژینگە و هەمیش هاوکاری فرۆشیار و کڕیارەکان بن. لە ماوەی ڕابردوو تاوەکو ئێستا ڕێکخراوەکە لە چوارچەوەی پرۆژەکەیاندا 3000 تورەکەیان دابەش کردووە. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. ئایا دەتەوێت ژیانی سەرمەریخ تاقی بکەیتەوە؟
پێویست ناکات چاوەڕان بکەیت تاکو دەرفەتت بۆ بڕەخسێت و بڕۆی بۆ ئەوێ. ئیسپانیا زۆر لە مەریخ نزیکترا. ئاسترۆناڵت ئاژانسێکی نێو ئەستێرەکانە لە ئیسپانیا کە لە ئەشکەوتێکی باکووری ئیسپانیادا ژینگەیەکی هاوشێوەی مەریخی دروست کردووە بۆ ئەوەی گەشتیاران لە سەرانسەری جیهانەوە ئەزمموی مەریخ لەوێ ببینن. با بزانین چۆنە. زانایان و ئەندازیاران و تەلارسازان و وەبەرهێنەران ئەشکەوتێکی گەورەیان لە قۆڵایی چیایی کانتابریا لە باکووری ئیسپانیا گۆڕیوە بۆ کۆلۆنیایەکی مرۆڤی بارودۆخ و گوزەرانی تێدایە هاوشێوەی ئەو پێداویستیانش کە بۆ ژیان لەسەر هەساری مەریخ پێویستن. ئەم ئەشکەوتە نزیکەی 90 کیلۆمەتر لە ڕۆژئاوای بیلباو دوورە. ئەوان دەڵێن نەبوونی کەش و هەوا و پلەی زۆر سارد و هەبوونی تشکی گەردوونی لەسەر هەساری مەریخ ڕەنگە زانایانی نوێ ناچار بکات پەنا بۆ ژێرزەوی ببن. وێزگەی ئارش دەرفەتێک بۆ گەشتێک بۆ ئەوانی حەزیان لە سەرکێشیە دابین دەکات. بە 4 ڕۆژ و 3 شەو بەرلەوەی بچنە نێو ئەشکەوتەکەوە دەبێت بەشداربووان بۆ 26 ڕۆژ ڕاهێنان لەسەر ئۆنلاین بکەن و هەروەها 3 ڕۆژیش ڕاهێنان نیچڕوپڕ لە سانتاندەری پایتەختی خۆجەیی. کاتێک بەشداربووان دەچنە نێو وێزگەی ئارش ئەو کاتە ئەوان دەبنە گەردونگەڕ واتە ئەوان دەبنە ئەو پێشەوایانەی کە ڕوبەڕووی شتی نەزانرا و دەبنەوە. ئەوەی ئێمە هەموو کات لەوێ دەمان کرد دیاریکردنی کێشەکان و چارەسەرکردنیان بوو. ئەمەش بە مەبەستی ئەوەی تاقیکردنەوەکان سوودیان ببێت. لە ڕاستیدا ئەمە زۆر خۆشە لەبەرەوەی ئەمە ئەو شتەیە کە من حەزم لێتی. بەشداربووان واتە گەڕیدەکان لە شوێنێکدا دەژین کە دایان پارێزێت، بەڵام دەبێت بچنە دەرەوە بۆ ئاشنابوون بە دەوروبەر و گەڕانی واڵایی بکەن و هەز بە نەبوونی کێش بکەن. هەروەها فێرمن کە چۆن خۆراک لە تاقیگە تایبەتەکاندا دەڕوێنن. ئەمە ئەزمونێکی ئەو پەڕی خۆش بوو کە بۆ 4 ڕۆژ لە کەشێکی هاوشێوەی هەساری مەریخدا ببیت. بەڵام لە ڕاستیدا ئێمە لە شکەوتێکدا بووین و هەموو ڕۆژێک بە ساتەوەختی زۆر خۆشدا تێدەپەڕین کە ئەویش چالاکی پیادەیی بوو کە دەچوینە دەرەوەی شوێنی مانەوەمان و دەچوینە دەرەوەی ئەشکەوتەکە کە لە هەسارەی مەریخ دەچوو. هەر گەشتەی تەنها ئەو پەڕی 10 کەس دەتوانێت بەشداری تێدا بکات. خەرجیەکانی هەرزان نییە و بەهاکەی 6,600 دۆلارە بۆ هەر یەک کەس. بەڵام ئەم ئەزمونە ئەو پارەیە دەهێنێت. ئەزمونێک کە بە تەواتی دەدباتە ئەو پەڕی خۆشیەوە واتە بۆ جیهانێکی تر دەبێت شێوازی بیرکردنەوەت بگۆڕیت و خۆت بگونجێنیت. جا هەموو شتێک کە ئاساییە و فێریان دەبیت دەبێت بە شێوازێکی جیاواز ئەنجامی بدەیت لەوەی لەسەر زەوی دەیکەیت. هەر بۆیە لە ڕاستیدا جیهانێکی ترە. وێزگەی ئارش سەرکەوتوانە یەکەم ئەرکی خۆی بە ئەنجام گەیاند و ئێستا ئامادەیە بۆ وەرگرتنی گروپێکی نوێی گەڕیدا. خودی نەخرابە کە دەستمەوەی کەترا چۆپاوی جی بەستی بەڵام بۆ 4 ڕۆژ زۆرە من ناتوانم 4 ڕۆژ لەوەشتەیە باشە بۆ ئەگەر ڕێ بدەن سێلفی و لایفە فەیسبوک و ئینستاگراموانە دینتن باستی. بەڵێ لێرشدا دێنە کۆتایی بەرنامەیەم ڕۆمان تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەربن. خدا حافظ.